کێشەی بیابانی ڕۆژئاوا ئەو کێشەیەی میدیا گرنگی پێ نادات. ئەو پاپۆڕی خەریکی غەرقبوونە کەس خاوەنداریەتی ناکات، بەڵام کاتێک لەنگەر دەگرێت ئەوەندە خاوەنی بۆ دروست دەبێت سەرنشینەکان نەک تەنیا بەشیان بە هیچەوە نامێنێت بەڵکو خۆشیان دابەش دەکرێت. هەرێمی بیابانی ڕۆژئاوا دیارترین نمونەیە، چونکە تا شەڕی ئازادیان لە دژی ئیستیعماری ئیسپانیا دەکرد تەنیا بوون. لە دەرچوونی ئیسپانیا لەو ناوچەیە خاوەنداری زۆری بۆ پەیدا بوو، بە تایبەت هەردوو وڵاتی مەغریب و مۆریتانیا لەسەر سێگۆشەی سوود کە دەوڵەمەندە بە فۆسفات. ئەو کاتەی هەرێمی بیابانی ڕۆژئاوا لەژێر ئینتیدا بوو، داگیرکاری ئیسپانیادا بوو. لە دەی مانگی حەوتی ساڵی 1973 بە دەست پێشخەری لاوانی بیابان نشین کە لە زانکۆی محەممەدی پێنجم دەیان خوێند و باشخانێکی فکری چەپی سۆسیالیستیان هەبوو. بەرەیەکیان بۆ ئازادکردنی بیابانی ڕۆژئاوا دروست کرد. دواتر ناسرا بە پۆلیساریۆ. دیارترین کەسایەتیەکانی ناو ئەو جوڵانەوەی پێگاتبوون لە وەلی مستەفا سەید، محەممەد عەبدولعەزیز و وەلید شێخ بیەدوڵڵاه. ئەو بەرەیە لە سەرەتادا لەلایەن سەرۆکی پێشووی لیبیا موعەممەر قەزافی پاڵپشتی دەکران. جەنگیان دژی ئیسپانیا ڕاگەیاند. وڵاتی جەزائیر وەک هاوکاری ئەو بەرەیە ڕێگەی پێدان چادرگەیەک لە ناوچەی تیندۆفی باشوور بکەنەوە. لە 20 مانگی 5 ساڵی 1973 یەکەم کردەی چەکداریان ئەنجامدا دوای ئەوەی لەلایەن لیبیاوە هاوکاریی زۆری سەربازیان پێگەیشت. بەرەی پۆلیساریۆ لە سەرەتاوە لەلایەن محەممەد وەلی ڕەقیبەوە سەرۆکایەتی دەکرا. لە 9 مانگی حەوتی ساڵی 1976 لە هێرشێکدا بۆ سەر نەواکشوتی مۆریتانیا کوژرا. ساڵی 1976 بەرەی پۆلیساریۆ سربەخۆییان ڕاگەیاند بە ناوی دەوڵەتی کۆماری عەرەبی بیابانی دیموکرات. چەند دەوڵەتێک دانیان بەسەر بەخۆی ئەو وڵاتەدانا. دوای کشانەوەی ئیسپانیا کێشە دەکەوێتە نێوان هەردوو وڵاتی مەغریبی عەرەبی و مۆریتانیا، چونکە ئەو ناوچەیە دەکەوێتە نێوان هەردوو وڵاتەکە. ساڵی 1979 ڕێکەوتنامەی ئاشتی لە نێوان مۆریتانیا و مەغریب ئیمزاکرا. مۆریتانیا لەو ناوچانە کشایەوە. دواتر بیابانی ڕۆژئاوا خرایە سەر وڵاتی مەغریب. لەو ساڵەوە شەڕ لە نێوان بەری پۆلیساریۆ و دەوڵەتی مەغریبدا درێژەی هەیە. بیابانی ڕۆژئاوا ساڵی 1970 لەلایەن ئێرانەوە دانی پێدانرا وەک دەوڵەتێکی سربەخۆ. ئەوە وەک پەرچەکردارێک بەرامبەر وڵاتی مەغریب کە لەسەر وەختی شۆڕشی ئینقلابی ئیسلامی ئێراندا شای حەواندەوە. ساڵی 1970 ژمارەی هێزی چەکداری پۆلیساریۆ زیاتر لە 15,000 کەس بوو. دەوڵەتی مەغریب بە درێژایی 2000 کیلۆمەتر هێڵی بەرگری پێکهێناوە. ساڵی 1984 کۆماری عەرەبی بە فەرمی دانی بە سربەخۆیی کۆماری بیابانی ڕۆژئاوادانا. مەغریب لە بەرامبەر ئەو هەڵوێستە لە یەکێتیەکە کشایەوە. بیابانی ڕۆژئاوا ناوچەیەکی جێناکۆکە و پێی دەوترێت مەغریبی گەورە و دەکەوێتە باکووری ئەفریقا. لە باکوور وڵاتی مەغریب، لە ڕۆژهەڵات جەزائیر، لە باشوور مۆریتانیا، لە ڕۆژئاوا ئاوی دەریای ناوەڕاست دەورەی داوە. ڕوبەرەکەی 266,000 کیلۆمەتر چوارگۆشەیە. خەڵکەکەی زۆرینەیان ئەمازیغین. ئیسلام ئاینی زۆرینەیە و مالکی مەزهبن. بە زمانەکانی عەرەبی و ئیسپانی قسە دەکەن. بەپێی ئاماری ساڵی 2007 ژمارەی دانیشتوانی 341,000 کەس بووە. لە پاڵ مەغریب و پۆلیساریۆدا هێزی نەتەوە یەکگرتوەکان لەو ناوچەیەدا بوونی هەیە و تا ئێستا کێشەکەیان بەردەوامە. ساڵی 1991 بە سەرپەرشتی نەتەوە یەکگرتوەکان شەڕ لە نێوان مەغریب و پۆلیساریۆ وەستا بە مەبەستی دۆزینەوەی ڕێگە چارەی ئاشتی. نەتەوە یەکگرتوەکان دوو خاڵی وەک چارەسەر ڕاگەیاند. یەکەم ڕاپرسی لە ناو خەڵکەکە. دووەم بەڕەسمی گەڕانەوە بۆ ناو وڵاتی مەغریب. دەوڵەتی مەغریب یەکەمی ڕەت کردەوە و بەرەی پۆلیساریۆش دووەم. بەو جۆرە نەگەیشتنە ڕێکەوتن و شەڕ لە نێوانیاندا دەستی پێکردەوە. جەیمس پەیکەر نوێنەری سکرتێری گەشتینەتەوە یەکگرتوەکان پێشنیاری ئۆتۆنۆمی بۆ بیابانی ڕۆژئاوا کرد لە ژێر کۆنتڕۆڵی مەغریبدا. مەغریب ئامادەیی خۆی دەربڕی، بەڵام بەرەی پۆلیساریۆ ڕەتی کردەوە. ساڵی 2002 سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان کۆفی ئەنان پێشنیازی بەشکردنی بیابانی ڕۆژئاوای کرد لە نێوان مەغریب و پۆلیساریۆ، بەڵام مەغریب قبوڵی نەکرد. ساڵی 2010 هێڵی شەهید لەبەرەی پۆلیساریۆ جیابەوە داوای دانیشتنیان کرد لە وڵاتی مەغریب، بەڵام بەرەی پۆلیساریۆ بە هەمان شێوازی پێشوو بەبێ گەڕانەوەی سربەخۆیی هەموو دانیشتنێکی ڕەت کردەوە. وڵاتی جەزائیر و ئێران بە ئاشکرا یارمەتی بەرەی نەیاری مەغریبیان دەدا. تەنانەت ماڵپەری BBC لە ئەوتارێکیدا ئاماژەی بەوە کردووە کە ئێران لە ڕێگەی حیزبوڵڵای لوبنانەوە یارمەتی سەربازی بە هاوکاری جەزائیر گەیاندووەتە بەرەی پۆلیساریۆ. بۆیە مەغریب
هەموو پەیوەندیەکی بە ئێرانەوە هەڵپەساند. لە ئێستادا لە سەدا 8 ڕوبەرەکەی لەژێر دەستی مەغریبدایە و لە سەدا 20 لەژێر کۆنتڕۆڵی پۆلیساریۆ.